لەم تەوەرەی پرۆگرامەکە باز لە هونەری سەمای بالیاکەین، باز لە فێربوونی هونەری سەمای بالیاکەینەوە بۆ چ کەسێک بۆ چ تەمەنێک گونجاوە ئەو یاسایانە چییە پێویستە لە کەسێکە هەبێت، ئەو تایبەتمەندیانە چیە پێویستە لە کەسێکە هەبێت کە دەست بکات بە هونەری سەمای بالیەوە. بەگشتی باز لە کاریگەریەکانی هونەری سەمای بالیاکەین لەسەر تەندروستیمان، لەسەر دەروونمان، لەسەر ئارامیمان. باسی فێربوونی سەماکەشەکەین ئایا تا چەند قورسە. مامۆستا گۆران سەرگەڵۆیی کۆریۆگرافەرمان لەگەڵایە. مامۆستا سڵاو دەی بۆ بەخێر باش بانیتان باش بانی خۆتان بینەرەکانتان باش. بەوە دەست پێ بکەین ئەو تایبەتمەندیانە چییە کە پێویستە لە کەسێکە هەبێت کە دەست بکات بە هونەری سەمای بالیە؟ وەکو تایبەتمەندی شتێکی ئەوتۆ نییە بڵین پێویستەوا بێت، تەنها لە ڕووی جەستەییەوە کەم و کورتی نەبێت. مەسەلەن هەندێک لاوازی هەیە لە جەستەی ئینسانەکە نەیبێت، یانی تەندروست بێت لە ڕووی جەستەوە، زائیدەن ویستی هەبێ، ئەوە زۆر مهمە. بەڵام ئەگەر مەسەلەن کێشێک لە جەستەیە هەبێ بێگومان ینی ئەوە نابێت. ئەژنا هەموو کەسێک زۆر کێشی کەم باڵا تا چەند کاریگەری هەیە. کێش خۆی عادەتەن تۆ بۆ ڕۆیشتنیش ئەگەر کێشە زۆر بوو ینی بە باشی ناتوانانی هەنگاو بنیت، وانە هیلاکەبی لە کەمترین وەرزشکردنا، لە کەمترین بە پێ ڕۆیشتنا مەسەلەن. بەڵام ئەگەر کێشمان کەم بێ، جەستەمان هادئترە بێت، ئەو کاتە توانای باشتر و لیاقێکی باشترمان هەیە بۆەوە. کەواتە بەس حەزەکە هەبێت، حەزە هەبێت و جەستە و باش بێت، تاو هیچ شتێ ڕێگر نیە لە بەردەمەوەی کە تۆ بتوانین سەما بکەیت. ئەبینە سەر تەکنیکە جیاوازەکانی سەمای بالی، ئەو تەکنیکە جیاوازانە چونکە لەم سەمایە بەدی ئەکرێت بەپێی ئەوەی کە فۆرم هەیە لە ناو سەمایە بەعام، یانی چەندین جۆر سەمامان هەیە لەبەرەوە. بەڵام بە تایبەت ئەگەر باسی سەمای بالێت بکەین، تەکنیکەکان پەیوەندی بەوە حرەکانەوە هەیە کە تۆ بە تەکنیکێک فێر ئەبی، یان بە تەکنیکێک ئەیکە، یان بە تەکنیکێک ئەنجامی ئەی. ئەو تەکنیکانش پەیوەندیان بە فۆرمی جوڵەکەەوە هەیە کە لەلایەن کۆریۆگرافەکەەوە دائەنرێ مەسەلەن، یان هەنێک جوڵە هەیە مختصە بە سەمای بالێت، پێویستە مەسەلەن لە ئەلفوبێەوە فێری بی، وەکو شێوازی وەسانەکان، وەکو شێوازی بەکارهێنانی دەستەکان، وەکو شێوازی هەنگاوەکان مەسەلەن. ئەوانە ئەو تەکنیکانن کە پێویستە لە سەرەتاکانی فێربوونیان خوێندنی سەمایە ئێمە بیان زانین و بەکارم بێن لە داهاتوە ئیش. باست لە کۆریۆگرافەر کرد، ڕۆڵی چییە لەو تەکنیکانەیە کە فێری کەسێکیەکەی کە سەمای بالیە حەزێکی هەبێ بۆ سەمای بالیە؟ خۆی مهمترین شت لە سەمایە بە بۆچوونی من کاری کۆریۆگرافەرەکەیە، لەبەرەوەی من تا چەند ئەتوانم دیزاینێک دروستکەم لەگەڵ گروپەکەما، لەگەڵ توانای گروپەکەما بگونجێ، لەگەڵ توانای ئەو ئەندامانەیە کە لە ئەم تیمەیە بەشداریەکەن بۆ دروستکردنی ئەم سەمایە، و من چۆن ئەتوانم دەرونی ئەو کەسانە بخوێنمەوە کە سەیری ئەم سەمایەکەن. و سەمایەک تەمان سەماکە ینی زمانێکی جیهانیە، لە هەر شوێنێکم دنیاە بیکەیت و بینەران ئەتوانن بە باشی خوێندنەوە بۆ جوڵەکانت بکەن و ئەوانە ببین و هەست پێ بکەن کە کۆریۆگرافەرەکە مەبەستێتی ئەکرێت لە پشتی هەموو سەمایەکەوە، لە پشت هەر نمایشێکەوە کە لەسەر تەختەی شانۆ نمایشێک ئەنجامەیەن، چیرۆکێک لە پشتیەوە هەبێت؟ چیرۆک مهمترین شتە. مەسەلەن تۆ ئەو کۆنسێپتە کە دروستیەکەی بۆ ئەوەی کە هینێک بگەێنیت، مانایەک بگەێنیت، مانایەک دروست بکەی. بەڵام عادەتەن لە سەمایە زیاتر چونکە شتەکە بینینە و چێژ لە لای سەماکارەکەیە، جۆڵەکان ئەبێ وا دروست بکرێت کە ئەم چێژی لێ وەربگرێت خۆی کە ئەیکات، و بۆیە چێژی ئەبەخشێت بە وەرگرەکە، بە بینەرەکە. لە هەمان کاتە دروستکردنی ئەو مانایە پۆینتە بەهێزەکەیە لە داڕشتنی کۆریۆگرافی سەماکەیە. کەواتە لە ڕێی جوڵەکانەوە، لە ڕێی گروپەکەەوە، لە ڕێی ئەو سەمایەوە ئەتوانیت ئەوەی کە مەبەستە بەبێ وتنی یەک وشە بیگەێنیت. مهمی ئەم هونەرە لەوەیە کە بەیت جۆرێک دیالۆگی تیانێ و زۆریشن ئەو دەرهێنەرانەی کە سەپۆرتی ئەو شێوازی ئیشکردناکەن کە دیالۆگ بوونی نییە. مەسەلەن گۆردن گریک دەرهێنەرێکی گەورەی جیهانیە، میر هۆڵد بە هەمان شێوە دەرهێنەرێکی گەورەی جیهانیە، هەردووکیان مەسەلەن متەفقن لەسەرەوەی کە خەڵکی دێن بۆ بینینی نمایش نەک بۆ گوێگرتن لە نمایش. میر هۆڵد ئەڵێ ئەگەر
تەنها خوێندنەوە بێت منیش خۆم لە ماڵەوە ئەتوانم بیخوێنمەوە وانە منیش خۆم ئەتوانم شانۆنامەکان بخوێنمەوە یان تێکستەکان بخوێنمەوە بەڵام من هاتووم ببینم بۆی ئەو بینینە زۆر موهیمە و جەستەی من ئەو بینینە ئاڕاستەی ئەو وەرگرە ئەکات کە هاتووە بۆ بینین و گەورەترین پۆینت بەهێزترین پۆینت مەسەلەن ئەو چیرۆکەیە چۆن لە ڕێگەی جەستەمەوە ئەیگوازمەوە ڕەنگە سەمایەکە بێت هیچ چیرۆکێکی لە پشتەوە نەبێ بەڵام ناکرێ جۆڵەکانمان ئاماژەیان نەبێ و ئاماژەکان معنایان هەیە کەواتە ینی تێکستێکمان هەیە کە ئێمە لە ڕێگەی جەستەمانەوە ئەتوانین مامۆستا گۆرانێکێک لە ڕەخنەگرەکان ئەیشوپێنێت بە مناڵێکی ساوا بە مناڵێکی کۆرپەکە بۆ ئەوەی کە بڵێت برسیمە لەبەرەوەی کە هیچ وشەیەک نازانێت جوڵە بەکارەهێنێ بۆ ئەوەی کە بڵێت تینومە جوڵە بەکارەهێنێ بۆ ئازارێکی یا بۆ دڵخۆشێکی بە هەمان شێوە لە ڕێی جوڵەکەیەوە ئەتوانێت دایک و باوکی تێبگەێنێ کە ئەم پێویستیەکی هەیە و بە هەمان شێوە ئەم مناڵە پێشەوەی کە هیچ وشەیەک فێر بێت جوڵەی دایک و باوکی یان جوڵەی ئەو کەسانی بەرامبەری وەرەگرێت و لێیان تێگات ئەگەر ئاماژێکی بۆ بکەن ئەم پێەکەنێت هەر لە بنەڕەتەوە دروستبوونی مرۆڤ بەر لە دروستبوونی زمان ئاماژە هەبووە واتە ئەو جوڵانە هەبوون کە لەلایەن مرۆڤە سەرەتاییەکانەوە بۆ تێگەیشتن لە یەکتر یان کۆمەڵێک دەنگ بۆ تێگەیشتن لە یەکتر یان وێنە کێشان لەسەر بڵێن ئەشکەوتەکان بۆ نمونە بە ئاماژەی پەنجەکانی دەست خوێناوی کردووە ناوێتی بە دیواری ئەشکەوتەکە وتێتی ئەمە شوێنی منە ئەمە ئاماژەی بۆی کە ئەمە شوێنی کەسێکە و کەسێک لێرەیە ئەم ئاماژە ئەگەر ئێمە جوڵە ئاماژە دەربێنین لە ژیانی ڕۆژانەمانە دروست ئیشەکەمان نەپێکەوە بە نمونە بێژەرێک کەسێک کە هەواڵێگە خوێنێتەوە ئەگەر زۆر بە ساردی بەم شێوازەدانیشێ بڵێ بینەرە بە ڕێزەکان ئەمڕۆ فڵان کەس سەردانی فڵان کەسی کرد و چوو هیچ تام و چێژێکی تیانێ بەڵام ئەو کەسانەی کە بێژەرن مەسەلەن و جەستەیان بەکارێنن و ئاماژە بەکارێنن لە گەیاندنی پەیامەکانیانە ڕۆشنترە من وەکو بینەر وەکو وەرگر خۆشتر پەیامەکانی ئەو وەرئەگرم چێژی زیاتری لێ ئەبینم و ماناکانی ئەویش بە باشتر ئەگاتە لای من بۆیە ینی ئاماژەکان جوڵەکان زۆر زۆر گرنگە زۆر باشە لەگەڵەوەی کە هەموو کۆمەلگای خاوەن بە کلتور و کۆمەڵک دابوونەریتی خۆیەتی لەوانەیە لە کۆمەلگای کوردیا زیات ئەوەنەی کە هەڵپەرکەی کوردی باو بووە ئەوەندە جۆرە سەماکان دیکە هەندێک جا شەرمیش بوو بێلەوەی کە کەسێک بڵێ من ئەچم بۆ قولێکی سەمای بالێیان سەمای بالەیەکەم یان لەناو خێزانێکا بڵێ من کچەکەم یاخود کوڕەکەم سەمای بالەیەکات بەڵام تا ئێستا تا چەند ئەم ڕچکەیە شکاوە ئێستا لایەن ئاسایی بۆ تەولەوەی کە مناڵەکانیان یاخود ئەو کەسانە خۆیان بن بەشدار بن لە سەمای بالێ بالەوە دەست پێ بکەین کە ئەم سەمایە بۆچی مەسەلەن هی کوردی نییە یان زیاتر ئێمە شایمانەیە طبعاً ئەم هونەرە هونەرێکی گڵۆباڵیە و هونەرێکی زیاتر ڕۆژئاواییە ئەوان زیاتر ینی ئەمە وەکو پۆینت وایە مەسەن کە لە سەردەمی کۆنا لە ئیتالیا کە مەسەلەن باڵێتیان کردووە لە فەڕەنسا باڵێتیان کردووە ئەم جوڵانە شایی خۆمە بە ئەوای تەرجەمەیکەین شایی خۆمانە هی خێزانە گەورەکانە مەسەلەن ئەرستۆقراتیەکانی ئیتالیا هاتوون فۆرمێکی تایبەت بە خانەوادەکەی خۆیان هەبووە مەسەل ئەمە تایبەت بە بنەماڵی ئەرستۆقراتیەکان کە ئەم جۆرە سەمایان کردووە لە کاتی ئاهەنگەکانیانە یا لە کاتی بۆنەکانیانە یا لە کاتی کۆبوونەوە خێزانەکانیانە ئەم جۆرە سەمایانیان کردو و بە شانازیەوە ئێمەی کوردیش شایکردنمان هەیە و بۆ هەر هەموو خێزانە کوردیەکانیش بابەتێکی ئاساییە و شتێکی کوردی کۆنە کە کلتور و کەلەپوری ئێمەیە بەڕاستی کە ماوەتەوە و دەربارەی ئەوەشی کە ئێستا تا چەند بۆتە بابەتێکی سۆفت ینی بەڕاستی گۆڕانکارێکی زۆر زۆر هەیە لەبەرەوەی کە هەموو خەڵک ئێستا بە بۆنەی بەرەو پێرچوونی تەکنەلۆژیا و کرانەوەی کۆمەڵگەی کوردی و مەسەلەن بەڕووی هەموو سێکتەرەکانی تری ژیانە ئێمەش گەیشتونێتە ئەوەی کە ینی ئەم شتە تا حەدێکی تاوە خەڵکانێکی زۆر بەشداری ئەەکەن بۆ فێربوون لە سەمای بالێ بەڵێ زۆر و زۆر حەز ئەەکەن چ تەمەنێکا زیاتر ئەتوان بۆ نمونە کەسێک لە تەمەنی چەنابێت ئەتوانێت هەتا مناڵتر بێ بۆ دروستبوونی جەستە و بنیادنانی ماسوولکەکانی جەستەی باشترە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە کەسێک کە گەورە بێ هەرگیز ناتوانێت بیشە بکەوانە خەڵکێت تەمەنێکی گەورەشی هەیە و ئەتوانێت و سەرکەوتوش ئەبێت بەڵام
وەکو ینی وەکوەوەی کە وەکو پرەنسیپێک سەیری بکەین ئەگەر تەمەنی بچووکتر بێ بۆ پەروەردەکردنی عەزەڵەکانی و وەرگرتنی بابەتەکان ئەتوانین ینی سوودی زیاتری لێ بینین و ئەتوانین زیاتر ینی جەستەی بەکار باشە مامۆستا گۆرانێکێک لە جوڵەکان وەستانە لەسەر نوکی پەنجە بەڵێ ئەو پرسە زیاد وڵی چۆن ئەکری ئەو شتە ئەڵبەتە ئەمە دەینێکی کچانەیە ینی جۆڵەیەکی کچانەیە کوڕەکان کەمتر ئەو شتەکەن ئەتوانین بڵین نایکەن زیاتریش پەیوەندی بە پێڵاوە ئەو پێڵاوی تایبەتی بەخۆی هەیە پوانتێکە پێڵاوێکە لە پێی ئەکەن کە توانای ڕاگررتنی ئێمەی هەیە کە بچینە سەر نوکی پێ زیاتریش بابەتێکی کچانەیە حرەکەیەکی کچانەیە ڕاهێنانی چەند پێویستە ئەمە پێویستە بەوا کات کە کەسێک سەمای بالیا کات بەردەوام ڕاهێنانی هەبێت ڕۆژانە ڕاهێنانی هەبێت بە تایبەت ئەگەر بالێتەکە کلاسیک بێ بەڵێ زۆر یان یەکێکە لە پوینتە بەهێزەکانی ئیشەکە لەبەرەوەی پێویستە عەزەڵەکانی قاچمان بەهێز بێ بۆی بتوانین بە ئاسانی ڕابوەستین و تەوازنمان پێویستە بۆی بتوانین ڕابوەستین و زۆر جار لەسەر یەک قاچیش ئەمێنینەوە کەواتە لێرەیە هەم قووەت هەم بەهێزبوونی ماسوولکەکانی ڕان و پووس کە زۆر زۆر مهمن و زائیدەن تەوازن تەرکیز کاری چییە؟ تەرکیز خۆی کە ئەگەر تەرکیزمان نەبوو ناتوانین تەوازن بکەین ناتوانین جوڵەکان لەبەرکەین ناتوانین مەسەلەن بەرامبەرەکانمان لە شوێنی خۆیان بەکاربێنین ئەوە زۆر مشکلە کەواتە پەیوەندێکێ لە نێوان وەرزش و سەمای بالێ بۆ خۆی یەکێک ئەتوانین بڵێن یەکێک لە وەرزشە زۆر باشەکان چونکە دروستیەکی تەواو ئەدا بە ینی جەستەی سەماکارەکە بەڕاستی بە بۆچوونی من ئەگەر کەسێک بیەوێت تەندروستێکی باشی هەبێ پێویستە سەما بکە سەما کاریگەریەکی زۆر قۆڵ و ڕۆحی هەیە لەسەر دەرونی ئینسان بە تایبەت ئەوەی ئەیکات و ئەوەشی کە ئەیبینێت بەڵام ئەوەی ئەیکا بە تایبەت ینی لە ڕووی ڕۆحی و لە ڕووی دەرونیەوە کاریگەریەکی زۆر بەهێزی هەیە لە دروستکردنی دەرونێکی دروست بۆ ئینسانێکە سەماکە لە گرنگترین سوودەکانی چییە؟ ئارامبوونەوە و دروستی بیرکردنەوە پشتبەستن بە خۆت چونکە تۆ لە سەمایە زۆر کاریگەری خەیتە سەرخۆ و جاری وایە بە تەنیا سۆڵۆ ئەەکەی و ینی بۆیە گرنگیدان بە خۆت ئەو زائیدەن بە شوێکی گشتی مادام ئێمە عەزەڵەکانمان و جەستەمان پەروەردەکەین کەواتە دروستی یان تەندروستیمان پێدات لە ڕووی جەستەیەوە بۆیە ئەتوانین هەموو ئەمانە وەکو پۆینتی بەهێز لە دروستکردنی سەمایە ببینی خۆراکێک هەیە ئەو کەسانی کە سەمای بالیاکەن پێویستە لی دوورکەونەوە ئەم خۆراکە نەخۆن شتێکی دیاریکراو هەیە نییە بەڕاستی ینی بڵێنەوە بەڵام تۆ بۆ مرۆڤێکی ئاسایی مەسەلەن هەنێک خواردن هەیە زەرەر و زیانی هەیە ئەگەر بۆ منێکی ئاسایی زەرەر و زیانی هەبێ بۆ منێکی سەماکار یان جوڵەکار دوو قات و سێ قات و ڕەنگە بڵێن ئەوە نەقات چونکە من مەسەلا ئەگەر شتێک بخۆم ینی ڕیشاڵەکانم زعیفکە ماسوولکەکانم زعیفکە یان کێشە بۆ تەرکیزم دروستکە یان بۆ هۆش ینی مەسەلەن هەندێک خواردنەوە یان بەکارهێنانی مادەکە بۆ ئینسان ینی مەسەلەن شتێکی قەدەغەیە ئەوانە ئەگەر بۆ کەسێک جارێک بێ بۆ من دەیان جار لەبەرەوەی کە هەر بۆ خۆی ئۆتۆماتیکی بۆ من کێشەترە کێشە دروستەکات زۆر باشە وەکوی کە ئەبینین لە زۆربەی بۆنەکاندا هەڵپڕکی کوردی بەدی ئەکرێن کە یەکێک بە لە مەراسیمەکاندا ئەنجێت لە ئێستادا سەمای بالیەوەی لێ هاتووە لەوەی کە گروپێک هەبێت بتوانێت لە بۆنە تایبەتەکاندا ئەمانیش نمایشی تایبەت بە خۆیان هەبێت بەڵە وەکو گروپ بەڵێ و بەڵام بۆنەکان و شوێنەکە لۆکیشنەکە کوێیە ئەلبەتە مەسەلەن کەمتر ئەتوانین لە ئاهەنگێکی بوو گواستنەوەیە سەمای بالێ دروست بکەین و پێشکەشی بکەین بەڵام لەبەرچی لەبەرەوەی کە ئیشی ئێمە شایی و هەڵپەڕکەی کوردی ئەڵبەتا بە هەموو فۆرمە جیاوازەکانی شایی کوردیەوە و لە ناو هۆڵەکەیان لە شوێنی ئاهەنگەکەیە ئیتر ڕاستەوخۆ بەبێ ئەوەی کە کەس هینکادیانی ڕاکێشێت یان کەس ئیجبارت بکە بۆی کە شایی بکەی بۆ خۆمان هەڵەستین لەبەرەوەی میزیکەکە ئیحامانێت ئیتر ئێمە هەڵەستین دەستەکەین بە جوڵەکانمان بەڵام لەبەرەوەی کە کاریگەریمان هەیە یان بینینمان هەیە بۆ خەڵکی ڕۆژئاوا یان بۆ هەندێک بەتایبەت لە وڵاتەکانی دراوسێ زیاتر هەندێک سەما لە بینی بووک و زاوا ئەکرێ وەکو تقریبەن خەریکە ئەبێت بە کللتورێک لە ناو کوردیشا کە بووک و زاوا بەیەکەوە کۆپلەیەکی کورد سەما ئەکەن لەگەڵ میزیکێکی گونجاوە ئەڵبەتە
شەرت نییە ئەوەی کە ئەوان ئەیکەن ینی سەمای تەواوەتی بێ بەڵام کۆمەڵێک جوڵەیە کە ئەتوانین بڵێن سەمایە چیرۆکەکە ئەوە دیاریە کات کە یەک کەس سەماکە بکات یان پێویستی بە دوو کەسە و دوو کەسەکەش پێویستە لە هەردوو ڕێگەز بێت بەڵێ چیرۆکەکە چونکە ئێمە گەر کۆنسپتێکدا ئەنێ بۆ دروستکردنی سەمایەک لە شوێنێکا پێویستمان بە یەک پاڵەوان یان بە یەک کارکتەرە لە شوێنێکە پێویستمان بە دوان و سیان و مەسەلەن زیاترە تا ئاگاتە دە و ئیتر بەپێی شێواز و فۆرمی سەماکە دیەک بە دوو ئەو کۆنسپتەی کە دروستمان کردووە بۆ دروستکردنی ئەم سەمایە ئەوە ئیجبارمانەکە بەوەی کە لەکوێ یەک کەسە لەکوێ سۆڵێ مەسە لەکوێ دوو کەسە دوێتە لەکوێ سیان و زیاتر زۆرینەوە کە باو بێت یەک کەسە یان دوو کەس و یان ئەوەی کە چەند کەسێک پێویستە ئامادەیان هەبێت لەسەر تەختەی شانۆ چەند کەسێک بەڕاستی بەڵام عادەتەن دوو کەس دوێت زۆر ینی بەرفراوانترە لەبەرەوەی سەما بە سۆڵۆ تۆزێک توانین بڵێن زەحمەتە یان مودەکەی کەمترە بەڵام لە دوێتە مودەکەی زیاترە و بەڵام کاتێک بێ گروپ ماوەکە درێژە بێتەوە سەرچاوی سەمای بالیە ئیتالیایە ئێستا توانین بڵین کوێ زۆر کاری لەسەرکات و لەکوێ ڕنگدانەوەی زۆر باشی لە هەموو جیهان هەموو وڵاتێک هینیان هەیە ینی کڵەپی تایبەتیان هەیە یانەی تایبەتیان هەیە بە خوێندنی سەما لە کوردستانی شتەناتەیە گروپی لەیزین هەیە لە کوردستان کە ینی باڵەتی کلاسیک بە مناڵان فێرەکەن بەڵێ بەڕێز مامۆستا ڕووبار کە دامەزرێنەری ئەو گروپی لە ساڵی 1992ەوە مامۆستا ڕووبار خەریکێم ئیشەیە و نەوەیەکی زۆری پەروەردە کردووە لەم مەجالەیە و خەڵکێکی زۆر هاتوونەتە پێشەوە بۆ ئیشەکەی ئەو بەندەژێکێکم لە ئەو کەسانی کە لە بەردەستی ئەوە بووم بەڕاستی هەمیشە شانازی پێواکەم بەڵێ خێزانەکان تا چەند پاڵپشتن بۆ ئەوانەی کە دێن سەمای بالیەکەن تا چەند پشتگیریانەکەن تا چەند پشتگیری ئێوەشن لە ئێستاە باشترە کە لەبەرەوەی خێزانەکان ینی کرانەوەی زیاتریان بەخۆیانەوە بینیوە و تێگەیشتون لەوەی کە ئەم شتە شتێکی بڤە نییە قەدەغە نییە ینی شتێکی شەرم نییە شتێکە زیاتر وەکو هونەرێک بۆ دروستی دەروون و جەستەشمان بەکارهێنین و شتێکی باشە و چێژ بەخشیشە ینی مامۆستا گۆران لە کۆتاییە بەڕێستان مامۆسای پەیمانگای هوێرە جوانەکانن بەشی شانۆ و لە ئێستاە خەریکی کارێکن خەریکی شانۆگەریەکەن یان خۆت باسێکی کارەکەمان بۆ زۆر باشە ئێستا شانۆی ڕۆمیۆ و جولێت لە دەرهێنانی ئەتوان بڵین دراماتۆرگی و وەرگێڕان و دەرهێنانی دکتۆر فازل جافا لە شاری سلێمانی کە بڕیارە لە ناوەڕاستی مانگی حوتە واتە زۆر نزیک بووینەتەوە نمایش بکرێت لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی و یەکێک لە نمایشە سەرنجڕاکێش و جیاوازەکانە بێت کە بینەری کورد ئەی بینێ هیوادارم کە هەموو کەسێک بتوانێت ئەو شانسی هەبێت بۆ بینینی ئەم نمایشە چکە نمایشێکی جیاوازە بە دڵنیاییەوە جیاوازەکەی چییە؟ سوپرایزە بێ یان ئەتوانین شتێکی لەسەر ئەتوانین بە شێکی گشتی بڵین لەبەر ئەوەی کە دکتۆر فازل و کەسێکی میتۆدیە و بە میتۆد ئیشەکە و ئەکتەر ینی ئەزانێت چی ئەکات ئەزانێ تەنانەت ئەم دەسەی بۆ ئەجوڵێنی ینی شتێک نییە بە ناوی جوڵەیەکی زیادە و جوڵەیەکی لە خۆ و ئەکتەر بە ئارەزوی خۆی و شتیوانە هەموو کەسێک ینی داڕێژراوە ینی پلانجوڵەیە کە باسمانگەر هەموو جوڵەیەکە دکتۆر فازل بۆ خۆی یەکێکە لە ڕاهێنەرە گەورەکانی کورد و تەناتوانم بڵێم ناوچەکە و جیهانیش چونکە لە زۆر وڵاتی دنیاوە بانگەکرێت تا زمانی جەستە بڵێتەوە و یەکێکە لە ئەو دەرهێنەرانەی کورد کە ئێمە توانین شانازی پێوە بکەین شتەکە نەبێ بە ینی وەسفکردن و ستایشێکی لە ڕادەوە دەربەڕاستی ئەوەی کە ئێڵێم وایە بەڕاستی وایە و فازل جاف توانیوێتی لەم ئیشەیە بە شێوازێکی گشتی هینمان بۆ دروست بکات ینی ئەو پۆینتانەمان بۆ دروست بکات کە ئەکتەر پێویستە لەکوێ چی بکە ئەوە زۆر دەقیقەتیایە بۆ ئەکتەرەکانیش بڕێ قرس بوو بە تایبەت لە سەرەتاوە تاوردەوەردە ڕاهاتن لەوەی کە ئەم پۆینتانەی بە دەقیقی ئەو ئەوێت چی ئەکرێت ئەو تەرکیزی لەسەرکە بۆ ئەتوانن بڵین بە کۆی گشتی نمایشێکی جیاوازەوە لە ناو نمایشەکەشە
بەندە ئەرکی ئەوەم هەیە کە کۆریۆگرافیەکی بچووکمان دروست کردووە با ئێمە وای ناو بنێ با باسی نەکەین و چاوەڕێ ئیشێکی سەمای تایە پارچەیەکی بچووکە و هیوادارم کە جێگای ڕەزامەندی دکتۆریش و بینەرانیش بێت. دەسە خۆش بێت مامۆستا زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ ئامادەبوونێ. چاوەڕێین و